ئەم شەوی ڕابردوو ئەمریکا هێرشی کردە سەر ناوەندی بەرەمێنانی یاخود وێزگەی ئەتۆمی فۆردۆ کە ئەمەیەکێک بوو لەو ناوەندانی کە بەڕاستی لەسەر ئاسی جیهان چاوی لەسەر بوو و ئەمریکا زۆر بە ئامانج و زۆر بەوردی چاوی لەسەر ئەو بکە بەڕاستی بچ جۆرێک بیکاتە ئامانج کە بە تەواوەتی وێزگەکە لە ناوبەرێت. ئەم شەوی ڕابردوو هێرشکرایە سەری و ئەمریکا ئەڵێت ئێمە وێزگەکەمان لە ناو بردووە، بەڵام لە بەرامبەر دایران باسیەوە کە دەڵێ بە جۆرێک لە جۆرەکان زیانێکی ئەوتۆی بەرنەکەوتووە. کۆمەڵێک بابەت هەیە لەسەر جەنگی نێوان ئیسرائیل و ئێران پێشاتەکان و ئەوەی کە ڕووی داوەکە ئێستا چی هەیە و لە دواتردا بە دوای ئەمەدا چی ڕوودەدات و سیناریۆکان چین، هەم لە بەردەمی ئێران و هەم لە بەردەمی ئیسرائیل و هەم لە بەردەمی ئەمریکادا، لەبەرەوەی کە باس لە مەسەلەی دانووسان دەکرێت، دەوترێت دانووسان دەکرێت چارەسەر بێ بۆ ئەم بابەتە. بەڵام ئەمریکا دەچێت دانووسان ڕدەگەێنێت یا خودداوی دانووسان لە ئێران دەکات، ئەی لە بەرامبەردا ئێران چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ دانووسانەکاندا بکە دیاریکرێت ئێستا ئەم ڕۆژانەکە فۆردۆش کراوەتە ئامانج. زیاتر لەسەرم بابەتاوە سین بەڕێز ڕەمزی سای شارزای پەیوەندی نێودەوڵەتیەکان جەنابی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی پرسی ڕۆژن. کاک ڕەمزی سڵاو لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. ئەوەی کە زۆر قسەی لەسەر دەکرا بە ئامانجگرتنی فۆردۆ بوو، بەڵام فۆردۆ کراوەتە ئامانج، ئەوەی کە لە دوای ئەمە ڕوودەدات پێشبینی چی دەکرێت؟ بەڵام کاتەیەوە بینەرانتان باشخات و یەوی بێگومان ئێستادا کە ئەو هێرشانی ئەمریکا ئەم بەیانێ دەستی پێکرد لە کاتێکی خافڵگیری کە ئێران و بڵێ یەکێتی ئەوروپاوانە سەرقاڵی ئەوون کە دانووسانی دیبلۆماسی بکەن لەو نێوەندەدا ئەمریکا زەربەیەکی گەورەی وەشان کە بۆ هی بە حسابی خۆیان وێرانکردنی بنکە ئەتۆمیەکانی هەم فۆردۆ نەتەنز و ئیسفەهان، بەڵام بەپێی هەندێک سەرچاوی رووسیەکان کە باز دەکرێت لەم کاتێدا هیچ زیانێکی ئۆتۆبەر فۆردۆ نەکەوتۆ، تەنیا دەرچەی چوونە ژوورەوە و لەگەڵ قاتی یەکەمی کە هەندێک زیانی پێگەیشتووە، بەڵام هیچ زیانێکی ئەوتۆی نەگاندەوە و لە سەرچاو ئێرانەکانیش باز لەوە دەکەن کە ئێمە دەتوانین هەموو حاڵەتێکدا ئەو پەرەپێدانی یۆرانیۆم و ئەو شتانی کە بمانوێ و بەرنامەی کە خۆمان هەمە نەتوانێت جێبەجێکەین. وان دێ هەواڵیش کە باز لەوە دەکەن وەکو بیبیسیەوەوانە ئەڵێن چەند ڕۆژێک پێشێ لە مانگی دەستکرد بینراوە تازە سریان کردووە کە ئێران ئەو مادە ئەتۆمیەکانی هەمووی گواستۆ و سیارەی گەورەی بڵێ بار هەڵگروانە بینراوە کە ئەو مادە ئەتۆمیانی گواستۆ بۆ شوێنێکی ئارامتر هێشتا دیار نییە. بەڵام هێشتا وەکو دیعای ئیسرائیلی و ئەمریکاکانیش بە هەمان شێوە بازەوەرەکەن کە بە تەواتی لە ناوێن بردو و خاپوریان کردووە. ئێستا شەڕەکە پێی ناوە تا قۆناغێشکەوە کە لە ئێستادا بڵێ دیبلۆماسیەتی ئێرانی خسۆتە بەرپرسیارەوە کە ئایا دیبلۆماسیەت بە تەواتی هەڵدەبژێرێ یانیش خۆی ئامادە دەکات بۆ هێرشانەی کە پێشتری دیعای بۆ دەکرد پێشەوەی کە لێدانەکان ئەوەی کە لە زاری خامنەیی و دیبلۆماسیەتی ئێرانیەوە کە بەردەوامی دیعایەوە دەکرێت کە هەچ کاتی هێرش بکرێتە سەر بنکە ئەتۆمیەکانمان لەلایەن ئەمریکا و پەیمانەکانی ئێمە هەندێک ئامانجمان هەیە لە خۆڕەڵاتی ناوەڕاستی ئەمریکاوانە دەگرینە بەر و ڕێژێنی تون و تۆڵ پێشبینی دەکرێت بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێران بیکاتە ئامانج دەتوانێت ئەمە بکە؟ خۆی گەر سێ سیناریۆ هەیە بۆ ئێستا لە ئێستادا کە ئێران دەتوانێت بەرپەسی داتەوە یان جێبەجێیکە لەو سیناریۆش بڕا ناکەم دەرچێت. یەکەم سیناریۆ ئەوەیە کە ئێران بێدەنگ بێت لەم کاتەدا و کە هۆی بێدەنگبوونی ئێرانیش هێرشەکانی ئەمریکا ڕادەگرێ و گفتوگۆی دیبلۆماسی دەست پێ دەکاتەوە لامانکادا. بەڵام ئەمە لایەنێکی سلبی هەیە لە ناوخۆی ئێران تووشی حرازێک دەبێت هەم لە ناوخۆ هەم لە ئەو تانی کە پێشتر وتیان و ئەمە بۆ ئێران تۆزە قورس دەبێت. و سیناری دووەمی ژەوەیە کە خێرا و بەرپرسانەوەی سەرێ بۆ سەر ئەمریکا جێبەجێ بکە. ئەمەشیان ئێران تقریبا 20 بنکەی لە بڵێ لە کەنداوی عەرەبی و لە وڵاتەکانی چواردەوری ئەوانی کە تاڤی ئەمریکان و بنکەی ئەمریکی لێە ئەمانە 20 بنکەی دیاری کردووە کە دەتوانێت بە خێرایەکی زۆر بە درۆن و هەم بە موشەکیش هێرشیان بکاتە سەر یان لە کەنارە ئاویەکان بە هەمان شێوە لە ڕێی بەلەمی تۆربۆی خێرا و ئەو چەکەی کە هەیەی لەو بەندەرانی کە جێگیری کردو بۆ کەشتەکان یان لە ڕێی پرۆکسیەکانی و هێرش بکاتە سەر کەنارە ئاویەکان و گوحسیەکان و ئەمانە یان کۆمەڵی موشەشی گەورەی خەزم کردووە لە شوێنە جیازیەکان هەم لە سنوورەکانی ئێران هەم لە پرۆسیەکان. ئەمە دەتوانێت شتێکی وا بکە، بەڵام ئەمە بڵێ وەکو خۆکوشتنیەکە ئەو سەری زەنگەکە دیار نابێت کادانەوەی گەورەی دەبێت چونکە لەم کاتەدا هێرش لەوانەیە گەروی هورزمش بکەیتە ژێر هێرش و بۆمباران. ئێستا فەرماندەی دەریای
سوپای پاسدارانڵێت کاگرمزیڵێ ئێمە لە چەند کاتژمێری داهاتوودا گەروی هورمزدا دەخەین دەتوانێت دابخرێ چکە لە ڕابردوشدا زۆر قسە لەسەرەوە کرا دەکرێت ڕژانێک دروستکە بەڵام ڕەنگە دەسەڵاتەکەی تا شوێنێک نەبێ یاخود نەتوانێت گەروی هورمزدا بخات ئەمە ڕێی تێدەچێت دەکرێت ئەمە ڕوو بدات ئەمە لەوانەیە دوا پێشاتی ئێران بێ ینی ناچاری بێ کە بتوانێت دایخات چونکە گەروی هورمز وەک دەزانی سەد بۆ سی بۆ چلی تقریبان وزەی جیهانی بە گەروی هورمزدا دەڕوە ینی بەرژۆندی وڵاتێک و دوان وسییان نیە هەتا لەوانەیە ڕوبڕووی کە هاوپەیمانەکانی خۆی سین و وڵاتانی تریش ببێتەوە هیندستان ببێتەوە لەوانەیە جگە لە بەریتانیا و بڵێ ئەڵمانیا و فەرەنساوانە کە بەرژۆندیشی گەوران هەیە لە وزەی جیهانی ئەمە خۆکوشتنیێکی تەواوەتی ئێرانە بڕوا ناکەم دەست بۆ کاتە برا هەتا ئەگەر بزانێت لە ئاخیردا دوا چەک و دوا هەوڵی خۆی بێ بۆ ئەوەی کە چونکە گەروی هورمز پەیوەندی بە جیهانەوەیە تێنیا پەیوەندی بە ئێرانەوە نییە و بەس با سیناڕۆیش کەش بکەینەوەی کە سێمیان ئەوەیە کە ئێستا ئێران دەتوانێت خۆی بێدەنگکە لەم ماوەدا هەتا بڵێ ئەو هێرشانە بیر دەستنەوە دەتوانین لە ئامانجێکی ئێران قرارەکەی داوانێ پێشبینی بکرێت ئەڵە ئێمە بەڵێ قەراری داوە دای ئەخین تا چەند کاتژمێری داهاتوو دەکرێت ئێران قرارێک بدات ینی ئەمەش ئەم سێ سیناریۆکە باسم کرد بەڵێ گەروی هورمز بەڵێ گەروی هورمز بەڵێ وەڵاهی ئەوە گەر بڕیاری ئەوەی دابێت دیارە ئێران گەیشتۆتەوە قەنەعەتی کە ئەمریکا تەواو خۆی یەکلای کردوتەوە وەک باسیشمان کرد لە سیناری دووەم ئێران ئاخیر محاولەتی دەتوانێت بۆ خۆی بڕیار بدە ئێستا تۆپەکە چۆن کەوتۆتە ساحەی ئێرانەوە کە بڕیاریەوە بدا شەڕا بگەێنیان درێژە بە دیبلۆماسیەتی بدە یانیش لە ڕێی ئەو موشەکانی کە دەیگرێتە ئیسرائیل بەرپەچی بداتەوە ینی سیناریۆکان لە بەردەمی کراوەیە ئێستا تۆپەکە لە ساحەی ئێرانە ئەو دەتوانێت سا بڕیار بدە چی بکاو چی نەکە هەتا هەفتەیە لەوە پێش وەک بینیمان ئەمریکا بڵێ کەوتۆ مووقیفێکەوە کە بتوانێت بچێتە پاڵ ئیسرائیل و هێرش بۆ سەر فۆردۆ و بنکە ئەتۆمیەکان بەرێ بەڵام ئێستا تۆپەکە کەوتۆتەوە قاچ ئێران دەتوانێت ئێستا ئاقاری شەڕ و ململانەکان بە سلایەکدا بێت پێشبینی دەکرێت لە دوای ئەوەی کێرشکراوتە سەر فۆردۆ و لەگەڵ ئەوەی کە ئێستا قەراری داخستنی دوورگەی هۆرمز دراوە ئێران بچێتە سەر مێزی گفتوگۆ و دانوستانەکان لەگەڵ ئەمریکادا ئەمە لە کاتێکدا کە هەر کاتێک ئێران بچێتە ژێر باری گفتوگۆ و دانوستانەکان یاخۆ بچێت سەر مێزی گفتوگۆ دەبێت ملکەچی ئەو خاڵ و پۆینتانە بێت کە ئەمریکا دیاریەکە ئەمە بە پێی قسەی خۆیان بەڵێ بێگومان ئێستا ئێران ڕاستە ئێستا ئێران تۆزێک بێمتمانەیەکی زۆری بۆ دروست بووە چونکە هەچ کاتێک لە کاتی دانوسانەکان بڵێ خەریکی دانوسان بوو ئیسرائیل هێرشیشی گەورەی هێنا لە سەرەتای هێرشەکاندا و ئێستا لەگەڵ ئەوروپا خەریکی دانوسان بوو ئەم جارە ئەمریکا هێرشیێنا یانی ئەمە تۆزە بێمتمانەی لای ئێران دروست بووە و هەموو ئەگەرەکان بەپێی ئەوەی کە هەم لە کەناڵی دیبلۆماسی بڵێ ئێرانی عێراقچی ڕایگەیان لە ئەستەمبۆڵ وتی ئێمە بە هەموو ئەگەرەکان لە بەردەممان کراوەیە و هەموو کەس سەلامت نابێت لە مۆزعدا کە ئەمریکا دەست پێش خەری کردووە و لەلایەکی تریشەوە ئەو خۆ ئامادەکردنی کە ئێران کردوێتی لە سوپای پازاران ڕانگەیدوێن رێمە بۆ لە بیدایەتی شەڕەکانە خۆم ئامادە کردووە کە شەڕی ئێران و ئیسرائیل 10 ساڵ بخایەنێک ئێمە تا 10 ساڵ دەتوانین بەو مشک و بۆ ئیمکانەتانی خۆمان بەرگری بکەین و هێرش بکەین و ناتوانێت کەس لێمان نزیک بێتەوە چونکە لە دوایشدا دوای ئەوەی ئێمە هاوپەیمانمان هەیە لە منتیقەکە و بەرژەوندی گەورەیان هەیە لەگەڵ ئێمە بزەبت گەروی هورمز ئەگەر بێت و ئێران توانای موشکەکانی بۆ 10 ساڵ بەردەوام پێ بدە وڵاتانی کە بە ناچاری دێنە سەرخەت و دەبنە هاوپەیمانی ئێران و ینی هاوکاری دەکەن چکە ئەو کەناڵت دابخرێ زەرەر و زیانی لە ڕووی ئابووری و اقتصادیەوە بۆ زۆر شوێن دەبێ و دوور ببینە لەوانێت ئێستا کە نەوت لە دەوریبەری 70 بۆ 80 دلار یاری دەکات لەوانێ بگاتە 200 دلار لە دوای کە ئەمریکا ببوورە فەرموو بەڵێ بەڵێ باش لە دوای ئەوەی کە ئەمریکا هێرشی کرد سەر ناوەندی فۆردۆ و دۆناڵد ترامپ قسەی کرد لە بەرامبەردا بنیامین ناتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل پیرۆزبایی لە دۆناڵد ترامپ کرد وتی کار ڕاستەکەت ئەنجام داوە و پیرۆزبایی لێ کردووە وتیشی ئێمە مێژوو دەگۆڕین واتە چۆن مێژوو دەگۆڕن دانەوێت کار لەسەر چی بکەن ئەوەی کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕن یاخود پلانەکە بەچ بەشە ئاراستێکدا دەڕوە
بەڵێ خۆی لە بیدایەتی ئەو هێرشانی ئیسرائیل نەیشاردێتەوە کە 15 ساڵە لەگەڵ ئەمریکا خەریکە کە ئەم بنکانە مەترسیێکی گەورەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی بۆ ئیسرائیل هەتا ئەم کاتە قەنەعاتی بە ترەمپ نێنابوو ئەم دوو هەفتەیەشی کە دای نابوو ترەمپ زۆر دوودڵ بوو ینی زۆر لایەنی عسکەری و دیپلۆماسی و سیاسی لێکدا بۆ کە ئایا کاردانەوەی چی دەبێەوە لە ڕووی ژینگەیەوە چی دەبێت لە ڕووی تەندروستیەوە چی دەبێت لە ڕووی ئەوەی کە دوایی کە کاردانەوەی ئێران چی دەبێت هەموو لایەنەکانی لێکدایەوە ئاخیری ئەم بڕیارەیاندا کە بەو شێوەیە بێ و هەندێک کەناڵی بڵێ سەر بە لایەنی ڕوسیەوانە بازەوە دەکەن کە پێشتر ئەمریکا ئێرانی ئاگادار کردوتەوە کە شتێکی لەم شێوە دەکا و شوێنەکە چۆڵ بکەن و ئێمە شتێک دەکەین کاردانەوەین ینی گاریگەری نابێ بۆ سەر ڕژێمی ئێران تەنیا ئێمە و هەدەفە دەپێکەین و ئەمەش لەوانەیە بۆ شێوەک لە شێوەکان بێ هەم ئێرانیش لەو احرازیە دەبکە یعنی ئێستا دوو ئەگەر هەیە ئەگەرێکیانەوەیە کە ئێران لە احرازی دەربکرێەوە وەکو اتفاقیەک بێت چۆن لە دوای کە لە قاسم سلێمانی درا لە عێراق وەک ناوەندەکانی جیهانی باسییان کرد زۆر ڕێکەوتنیەکە بوو ئێران بڵێ هێرشی سنوورداری دەکرد بۆ سەر بنکەکانی ئەمریکا بۆی کە زەر و زیانی زۆر نەگەنێەوە ناوچەکە ئەمەش لەوانەیە بۆ زۆرە لێ بگرێتەوە یانیش ئەگەرەکانی تر کراون بۆ هەموو شەڕ و ململانەیەک. زۆر سپاس بۆ ڕەمزی سای شارزەی پەیوەندێنەوە دەوڵەتیەکان کە جنابێ ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی پرسی ڕۆژن سپاس بۆ ێشکە تا سەبینەریەوە بوون خواتان لەگەڵ.